سڵاو تقریبا ساڵی پاریژ لە هەمان شوێنە بەرنامەیەکمان دروست کرد لەسەر دیاردەی پاشەکشەی خوێنەر لە کوردستانە و لە جیهانی شا بەگشتی. قسەی ئێمە لەم بەرنامەیە ئەوەیە کە خۆشبەختانە لە کوردستان ئاوەتا لە نێو پێشانگایەکی زۆر گەورەی کتێبا بەرنامەمان تۆمار کردووە. خۆشبەختانە خەڵکێکی زۆرە بینین کە سەرگەرمی کڕینی کتێبن، بەڵام داخەکە ئەوەیە کە فکر و فەلسەفەی خەڵک، فکر و بیرکردنەوە و پشتی سەری خەڵک بەرەو خوێندنەوە ناڕوە و ڕۆژ بە ڕۆژ ئەم شتە لە پاشەکشەیە. هەڵبەتە ڕەنگە قسەی ئێمە هەمومان ئەوە بێت کە لە دنیاە ئەمە بۆتە دیاردە، بەڵام بە دڵنیاییەوە من پێتان ئەڵێم دوای ئەوەی کە تیمی بەرنامەکە ریسێرچمان کردووە، گوگڵی باشمان کردووە و داتای باشمان ئامادە کردووە، بەڵام کاتێک خانمێکی ئەوروپی یا خانمێکی بیانی ئەبینیت یا خانمێک لە وڵاتە پێشکەوتووە پڕ کللتورەکانە ئەبینیت، سەرباری ئەوەی کە ئینستاگرام و سناپچات و نازانم چی هەیە، بەڵام ممکن نییە بەدایان کتێبیشی بە PDF لە ناو مۆبایلەکەیانە بێت، واتە ئەوان لە وەرەقەکە تۆراون یا لە وەرەقەکە دوورکەوتونەتەوە، بەڵام ئێمە لە خوێندنەوە دوورکەوتونەتەوە. نووسەری زۆر باشەیە لە کوردستانە زۆر جارەکەوینە مناقەشە لە واڵەکەی خۆیەوە، مەسەلەن بابەتێکە نووسێت 4 دێرە 5 دێرە، ئەڵێم بۆچی درێژەی پێنایی؟ پێم ئەڵێ ئەگەر درێژەی پێ بەم ناخوێنرێتەوە بەڕاستی. لەبەرەوە بەداخەوە وردە خەریکە بەشێکی زۆر لە نووسەرەکانیشمان دابەزنە و ئاستەی کە بۆ نەخوێنەوارەکان شت بنووسن. بە خۆشحاڵیەوە بە میواناری کامەران سوبحان نووسەر ئەزێتی جێشا بەخێر بی، هێوادارم ورد و درشت و بەڕاشکانە دەستکەینەوە ئەم برینەوە، چکامە بەڕاستی برینە ڕاشکاو بە ئەزێتی جێشا لەنجە خاوێ ڕێخەری کۆمەڵی سۆفیا جەنابی شێ بەخێر بی، واروەها سدیق ساڵح ئەندامی ئەنجومەنی بنکەی ژین جەنابەت دەموچاوێکی دیاری لەناو ئەدەبیاتی کوردیا و هەمیشە ئەگەر باسی ئەدەبیات کرێ شانازیەگە جەنابەت قسەیەکمان بۆ بکەین. کاکامەران پاکێجێکمان دروست کردووە، سەیرێکی و پاکێجاکەی و پرسیارەکەم لەسەرەوەی کە ئەمەی کەی بینین دڵخۆشکەرە یا ئەمەی کەی بینین شتێکە گۆڕێ لە بواری خوێندنەوە و ئاشکردنەوەی خەڵک لەگەڵ کتێبە. بەس با بینەری ئەو پاکێجە بین کە کۆمەڵێک داتامان ئامادە کردووە لەسەر ئەو وڵاتە پێشکەوتوانەی پێشکەوتون لە تاکەکانی پێشکەوتون لە خوێندنەوە. خوێندنەوە ئەو چالاکیە کە بە زۆر شێوە بەشێک لە کاتەکانی ژیانمان پڕ دەکاتەوە. بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و تێکەڵبوونی وڵاتان هێندەی تر جۆری جیاواز بۆ خوێندنەوە پەیدا بووە. ئێمە لێرەدا باز لە خوێندنەوەی کتێب دەکەین، کتێبی چاپکراو نەک کتێبی ئەلکترۆنی. ڕۆژ بە ڕۆژ ژمارەی خوێنەرانی کتێبی چاپکراو لە کەمبوونەوەدایە، کاتێک لە هۆکارەکەی دەکۆڵینەوە زۆر هۆکار و بیان و دێتە بەرگوێت، لە هەمووی زیاتر نەبوونی کاتە. لە وڵاتانی جیهان لە قوتابخانە و خوێندنگاکاندا گرنگی تایبەت بە خوێندنەوەی کتێب دەدرێت. بە جۆرێک لە هەندێک وڵاتی ئەوروپی بەپێی تەمەنی قوتابێکە دەبێت جگە لەوانەکانی سیستمی خوێندن ساڵانە پێویستە 7 کتێبی جیاواز بخوێنێتەوە. بەو شێوێ منداڵەکانیان فێری خوێندنەوە دەکەن و خوێندنەوە دەکەن بە کللتور و نەریت. کاتێک پرسیار لە تاکیشی کوردەکەیت کتێب دەخوێنیتەوە یاخودنا زۆربەی وڵامەکان بە نەرێنی دەگەڕێتەوە. ئەماش بە هۆکاری ئەوەی ڕۆژانە سەرقاڵی ئیش و کار و ماڵ و منداڵە. لە کاتێکدا ئەگەر ئەو کاتژمێرانە بژمێری کە لە ڕێگەی مۆبایلەکەیەوە تەنیا تەماشای سۆشیال میدیای کردووە بە ڕێژەی کەمی دەکاتە 5 بۆ 6 کاتژمێر لە شەو ڕۆژێکدا. لە جیهاندا وڵاتەکان پێشبڕکێی ئەوە دەکەن کە کاتژمێری خوێندنەوەی تاکەکانیان زیاد بکەن. بۆ نمونە هندستان لەسەر ئاستی جیهان بە پلەی یەکەم دێت، بە تێکڕای 10.7 کاتژمێر لە هەفتەیەکدا کتێب دەخوێننەوە. پاشان تایلەند بە تێکڕای 9.6 کاتژمێر لە هەفتەیەکدا. دوای ئەوانیش فلیپین و میسر دێت بە تێکڕای 7 بۆ 8 کاتژمێر لە هەفتەیەکدا. لە کاتێکدا سوید و فەڕەنسا تەنیا 6.9 کاتژمێر و ئەمریکا بە پلەی 23مین دێت لە ڕیزبەندەکە بە تێکڕای 5.7 کاتژمێر لە هەفتەیەکدا. بەڵام لە کوردستان هیچ داتا و پێوەرێک نییە تاکو بزانین تاچێک لە هەفتەیەکدا چەند کاتژمێر کتێب دەخوێنێتەوە.
دەستخۆش خەفەتیای تۆزەوە خەفەتیای لە بروی کە حتا داتایەکیشمانیە کە بزانین لە کوردستانە خەڵک چۆن چۆنیە خوێنێتەوە مامۆسابا لە جەنابتۆ دەست پێ بکەم مبەڕیرە تاچی کورد بێنێتەوە بۆی کرد ئەلا ئاساس لە بەروی مەشغوڵە لە بەروی کە سەرقاڵە لە بەروی کە قەیرانی گەورە هەیە لە کوردستانە کە ئەمانە هەمووی شتی بچووک نین بەڵام بە پێی پرانسی بە مرۆییەکانیش ڕەنگە لەمپەر نەبن لە بەردەمیەوەی کە کەسێک بێ بخوێنێتەوە و بەشێکی زۆری فەلسفەی وڵاتە فەقیرەکانیش ئەوەیە کە بە خوێندنەوە توانیوانە خۆیان پەروەردە بکەن بە خوێندنەوە توانیوانە نەهامەتەکانیان پینەوە پەڕۆ بکەن و پێشکەون بەڵام ئێمە سەرباری ئەو دۆخە سیاسیە ناهەموارانەی کە ڕوئە سەرباری ئەو هەموو قەیرانانەی کە یەت بەسەرمانە دووبارە قەیرانێکی تریشمان بۆ خۆمان دروست کردووە کە پێمان وایە لەبەر خاتری و قەیرانانە ئێمە ناتوانین ڕۆشن بین ئێمە ناتوانین خوێنەرێکی باش بین هەڵبەتە قسەکەی ئێمە لەسەر ئەوە نییە ئەو کەسەی کە نەخوێنێتەوە ڕۆشن بیر نیە خەڵک بە خوێندنەوە ڕۆشن بێت بەڵام فاکتەرێکی گرنگە بۆ پێشکەوتنی مرۆڤایەتی قسەی تۆ لەسەر ئەمە چی؟ ڕاستیەکەیەوە جگەلەوە کە کتێب خوێندنەوە هەر خۆی لە کۆنەوە نەبوو بە کولتور لای ئێمە ئەمەش دیارە هۆی تایبەتی خۆی هەیە باشە هەلو مەرجی دوای ڕاپەڕین ڕاستی هەلو مەرجێکی تازەیە من بۆ خۆم وەکو یەشێک لەنەوەی پێش ڕاپەڕین ئێمە لە پێش ڕاپەڕینە ڕاستی مەسەلەیە قەزەیەکمان هەبوو دوای چاوەڕوانی ئێمە لە دەستکەوتەکانی شۆڕش و هەلومەرجەی کە لە دوای ڕاپەڕینە هاتە پێش زۆر بوو خەڵک بەگشتی دیقەتەیەم هەست بە جۆرێک لە ناوبێدیەکە هەستەکە چاوەڕوانەکانی لەجێی خۆیان نەبوون ئێمە وامان چاوەڕێیە کرد ئەو حیزبانەی کە چوونە شاخ و شەچیان هەڵگرت بوو ژیانمان بگۆڕن کە خۆی شۆڕش لە سادەترین تەفسیریە گۆڕینی ژیانە لە هەموو بوارەکانە ئێمە بینین لە بواری ڕۆشنبیری و خوێنەواری و کولتوریە ئەو گۆڕانکاریە بەرچاوە لە ژیانی ئێمەیە ڕووینەیە و بەداخیشی زۆر ئەتوانین بڵێم بە دیوێک لە دیوەکانە ئێمە لە زۆرێک لە پاشەکشەیە یعنی خەڵک لە پێش ڕاپەڕینە بەبێ ئەوەی سیاسەتی کردبێ یاخود خەباتی ژێرزەمینی هەبوو بێ بەگشتی ئەی خوێندەوە یعنی بۆ خۆم من کوڕی خێزانێکی فەقیری قەرەباڵغ بووم بەشێ لە داهاتی ماگانی خۆم کتێبمانە کردین گۆڤارمانە خوێندەوە ڕۆژنامەمانە خوێندەوە سەرباری ئەو زروفە ناهەموارێ و زۆریش یعنی هەم هەلومەرجێکی سیاسی سەخت و هەم هەلومەرجێکی گوزەرانی زۆر سەخت بەڵام هەستمانە کرد قەزەیەکمان هەیە ئێمە لە کێشیان لەگەڵ حکومەتی مەرکەزیە لە بەرەو پێویستمان بەوەیە خۆمان ڕۆشن بیر بکەین فێری زمانی عەرەبی بین چونکە سەرچاوەی سەرەکی ئەو زمانە زمانی عەرەبی بوو کتێبانە بوو کام عەرەبی بخوێنە چونکە حەزمی کتێبی کوردی زۆر کەمە لە هەموو بوارەکان بەڵام ئێمە لە دوای ڕاپەڕینە تووشی زۆرێک لە تێشکانی ڕۆحی بووی هەلومەرجێ هاتە پێشەوە بەڕاستی جۆرێک لە سلوکی کاربەدەستی کورد و حیزبی کوردی جۆرێک کەوتە بەرچاوی ئێمە ناومێدی کردین من بۆ خۆم بە حکمیەوەینەوەی پێش ڕاپەڕین بەڕاستی تووشی جۆرێک لە ناومێدی بوو بەڵام چونکە و پەروەردەی ئێمە پێش ڕاپەڕین جۆرێک لە جددیەت و خۆشەویستی و پەرۆشی بۆ نیشتیمان و گەل ئەوە بەڕاستی ساردی نەکردوینەتەوە ژینە گەنجێک کە لە دوای ڕاپەڕینە ئەو هەلومەرجە سەختانەی نەبینیوە بە دیوێک لە دیوەکانە من نەحەقی ناگرم یعنی گەنجێک ئێمە لە دوای ڕاپەڕین گەنج بەڕەڵا کرا لە کاتێکە گەنج نابێ بێ ئیش بێت ئێستا چیتەوە بازاڕە بە هەزاران گەنجە بینی هەبووی بێ ئیش و کارە مە بێزگە لەو کە کچی داما و ئەمانە لە ماڵەوە دانیشتون و وەکو کوڕ ئەو فرسەتەیان نییە ئەمانە کەس ئاوری لێ ناونەتەوە یعنی لە باشی حاڵەتا چیان بۆ کرا وانە کە پێسیان بە کۆمەڵێ دەستگای زانستی کەلەپوری کولتوری ڕۆشنبیریە بوو ئەمانە بێئیش نەبن دەستخۆش جوان دەسەخسە ناو برینەکەەوە و جوان بە کورتی کاکامەران چۆ ناو بابەتەکەەوە بەس من ئەمەوەت پێ بڵم ینی لە کوردستانە زۆر شت بووە بە نمایشکردن یعنی کاکامەران ینی لەنجە زۆر شت بووە بە نمایشکردن چوزانم فستیڤاڵی فیلمەکرێ دە فیلم دروست ناکرێ فستیڤاڵی شانۆ ئەکرێ کۆمەڵە ئیشی کاڵ و کرچیتیا پێشکەشەکرێ فستیڤاڵی نازانم چی یەک دنیا ڕێکخرا و فستیڤاڵی مرۆیی و نازانم چیەکرێ هەمووی مەشاکیلی ینی هەمووی نمایشکردنە قسەکە ئەوەیە ئەمەش ئەم پێشانگایە سەرباری دەستخۆشی بۆ ئامادەکارانی ئەم پێشانگایە پێ دوایە ئەتوانێت گۆڕانکاری دروستکە لەوەی کە خوێنەر بگەڕێنێتەوە بۆ ناو بۆ لای کتێبوو ئەوەیان ئەمەش بەداخەوە ڕەنگە ببێ بە بەشێک لە نمایش ئەو پرسیارە لە تۆشەکەم ڕاستی ئەمە
ڕەنگە بەتەنیان چالاکیێکی وا نەتوانێت و گۆڕانکاریایی کە ئێمە چاوەڕێەکەی بەدی بێنێ ئەمە بۆ خۆی پێویستی بە بەرنمەیەشی هەمەلایەنەی چڕوپڕە حکومەت دام و دەستگا کولتوریەکان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەڕاستیە بە ئێمانە هەمووی پێکەوە بەشداری بن لە باشی بە کورتی پێم بڵێ ئەمە ئەبێ بە بەشێک لە نمای ژیان کاریگەریە بێ لەسەر ڕێڕەوی ئەو بازنەی کە خوێنەر پێگەێنێ ئەو بازنەی کە خوێنە لەگەڵ کتێ باش خۆی ڕاستیەکەی مە بڵین ئەمە گۆڕانکاریەشی لە سەداسەد پێگەێنێ نەخێر بەڵام بە شێوەیە لە شێوەکان جۆرێک لە گۆڕانکاری هەیە یعنی دەور و تاسیری هەیە مە ناتوانین ئەمە وەکو چالاکیێکی سفر بەڕاستی حسابی بۆ بکەین چالاکیەکە دەوری ئەبێ بەڵام ئەگەر لە پاڵەوەیە کۆمەڵی چالاکی تر بێت چکە بەڕاستی بە تەنیا کارێک تۆ دۆخی کتێبخانەکانی کوردستانی ئاگا لێ لە دۆخێکی خراپە زۆر خراپ لە ماوەی ڕابردووە بۆ سەر دوا لێ کرد تۆ کچێکی خوێنەری ببوورە مامۆسا هەر باەک سەر بەوە دەست پێ بکەم ئاگاداری دۆخی کتێبخانەکانی لە کوردستانە چۆنە؟ بەگشتی باش نییە هەم دەستگای چاپەکانی سلێمانی هەم دەستگای چاپەکانی هەولێرە تا ماوەیەک پێش ئێستا لە کاتی کەرنتینەکە ناوەندی غەزەلنووس پێشی سینەماکەی داخست لەبەر قەیرانی دارایی بەگشتی ئەوانەی لە بواری چاپکردنی کتێبە ئیشەکەن وەزعی داراییان باش نییە خۆتەزانی وەزعەکە گشتیە بە تەنها کاری نەکردوتە سەر ئەوان ئەین لە ڕووی ئابوووریەوە زەرێکی زۆر بەر هەموو جیهان کەوتووە هەرێمی کوردستانیش لە ناوێ بەڵام ژمارەی خوێنەر زۆر کەم بۆتەوە یان کڕیاری کتێب باش من دوای ئەو پرسیارە لێکم بە پرسیار لە کاکامەران بکەم هەمان پرسیاری مامۆسا لێکم زۆرشن لە کوردستانە بۆ بە نمایشکردن ینی بۆ بە عرضکردن بە بێەوەی کە بیر لە ئایندەی بکرێتەوە ینی کاتێک کە فستیڤال لە وڵاتێکی پێشکەوتووە دروست دەکرێت ئاساییە برای من ئەفوو ئێمە داوای لێبوردنەکەی ببوورە کاتێک فستیڤال لە وڵاتێکی پێشکەوتووە دروست دەکرێت ئیش لەسەر ئەو دەڕۆژە ناکەن کە فیلمەکانی تیا پێشکەشەکرێت ئیش لە باگراوەندی فکری و کۆمەلگایەکەن کەوا بکەن بەم فستیڤالە دەیان و سەدان ئەکتەر و دەرهێنەر و سینارست و نووسەر و چی پێ بگێنە و بۆ پێشانگاکانی تریش بە هەمان شێوە کاتێک پێشانگایەکی کتێب حتا لە ئێران نەکرێتەوە حتا لە وڵاتێکی نزیک خۆمان نەکرێتەوە حساباتی زۆر وردی بۆ کە ئەم پێشانگایە چی جێبێ لە لای خەڵک بەڵام ئەوەندەی جۆم لە خەڵک بوو ئەوەندەی بەشێک لە خەڵک قساکەن ئەم پێشانگایانە ئەم جۆرشتانە ئەم چەند ڕۆژەیە کە خەڵکەکە ئەیکڕێ و حتا ئێمە کۆمەڵێ یعنی ڕای خەڵکمان وەرگرتووە لەسەر پێشانگای کتێبی ساڵی ڕابردوو ئەڵێ و کتێبانی کە کڕی و مەدەستم تێوە نایەوە هەردام ناوە کەواتە ئەمەش ناچێتە چوارچێوەی جارێکی تر نمایشکردنی کتێبەوە بەس بۆ خوێندنەوەنا لە ڕاستیە ئەوەی کە تۆڵی نمایشکردن یا خۆ نمایشکردن زایدەن لاساییکردنەوە بەڕێی من ئەمە زۆر کاریگەریە بەڵام ئەگەر کاریگەریەکەی پۆزتیڤێ من دڵم پێخۆشە بەڵام ئەگەر کاریگەریەکەی نێگەتیڤێت مایی خەم و نیگەرانێکی قوڵە باش من هەروەکو مامۆستا ئاماژەی پێە بوونی ئەم جۆرە چالاکیانە گرنگە بەڵام ئێمە پێویست دەکات بۆ ئەوەی کە واقعیتر یا ورتر تابلۆ گەورەکە بخوێنینەوە ئەبێت دەستخێنێ سەر بینەکە لەکوێیە باش ئاماژەیان بەوە کرد من بە حکمەوەی کە پێشتر 10 ساڵێک لە دەستگای چاپا ئیشم کردووە و ئای زیاتر لە چارەکە سەدەیەکشە علاقم لەگەڵ کتێبە هەیە و ئاگام لە هونەری چاپکردنی کتێب و لەوانەیە ئەزانم ینی دەستگاکانی چاپ بەعام و چاپخانەکان و نووسەرەکان و خوێنەر هەمووی لە بارێکی خراپایە خراپەکە ئەوە نییە تەنها پەیوەستێ بە لایەنێکە و علاقی بە کۆی سیستەمی ژیانەوە لە وڵاتەیە و لە ناوچەکەی لە جیهانی شایان باش یعنی ناکرێت کتێب تەجریدکەی و کتێب ڕوودکەیتەوە لە هەموو دیاردانە لە دیاردە سیاسەکە لە دیاردە ئابوووریەکە و لە دیاردەی سایکۆلۆژی خەڵک ئەمانە هەمووی ڕەتی بە کتێبەوە هەیە پێش کەمتر لە ساڵێک یا پێش ساڵێک لەمە پێش ئەم مەوزوعی کۆرۆنایە بەشێکی زۆری کتێبفرۆشەکانی قەزا و ناحەکان داخرا یعنی ئەمە هیچ جوڵۆیەکی دروست نەکرد لە وڵاتە هیچ پرسیارێکی دروست نەکرد بۆچی مەسەن لە چەمچەماڵ لە هەڵەبجە لە کۆیە لە فڵان لە شەقلاوە لە ئاکرێ زۆربیان داخرا لەبەرەوە فرۆشیان نەبوو لەبەرەوەی وڵاتانی دەوروبەرمان ڕەنگە خۆش بەرنامە کرد بێت هیچ فشارێکیشی دروست نەکرد بە دڵنیاییەوە وڵاتانی دەوروبەرمان بازاری کتێب و چاپەمەنیان کۆنتترۆل کردووە بە نرخێکی هەرزان کتێبەکان ئێرابرێت چاپەکرێت و بە کوالیتێکی جیاواز ئەو بابەتێکی ترە بەڵام کاک دەروون من مامۆستا ئاماژەی بە خاڵە کرد پەیوەست بە خوێندنەوە جیایە کتێبی جیایە و
ڕەنگە گەنجێکی 15 ساڵ 16 ساڵ مۆبایلەکەی بتوانێت بەردەوام شت بخوێنێتەوە لە مۆبایلەکەیەوە ئاگای لە دنیا بێ لە گۆڕانکارەکەی دنیا بێ ئەمە جیاوازە لەوەی کە کتێب ئەخوێنێتەوە. من خۆم دایمە دیدگایەکی ئیجابیم بەرامبەر سۆشیال میدیا هەیە و دیدگایەکی جۆرێک لە گەشتبینیم بەرامبەر سۆشیال میدیایە، بەڵام بەمەرجەگەرە و خۆت ئاماژە پێیا لە پێشەکە کە زۆر جوان بوو ئەگەر نووسەرێک وەرگری لە دنیای سێرێکی دنیای کتێبی PDF لە مۆبایلەکەیەتی من خۆم بەشێک لەو کتێبانی کە خوێنمەوە بە تایبەتی ئەوانەی بە سەرچاوی دەرەوەی زمانەکەی خۆمان بە PDF خوێنمەوە و لە کۆمپیوتەرەوەی خوێنمەوە و کتێبخانەی ئەلکترۆنیم هەیە، بەڵام ئایا هەموو کەس وایە و ئایا خوێنەری گەنجێک کە ئەخوێنێتەوە وایە؟ ئەمە ئیشکالەکەیە بەڕاستی و ئەوش مەوزوعی ترە ئایا ئەمە کتێبەکانمان بکەین بە PDF بڕوات بخوێنرێتەوە یان ئەو تەجروبەش کەم تا زۆر تاقی کراوەتەوە، بەڵام هەمان شت بۆ لە کوردستانە ینی کۆمەڵێک نووسەر هەیە جەنابی شت ئاگاداری بەشێک لە کتێبەکانیان کە بە وەرەقەش چاپەکەن بە PDFیش بڵاویەکەنەوە، بەڵام ڕێژەی خوێنەرەکە هەر لە شوێنی خۆیەتی ینی هەروکو خۆیەتی. خاڵێک ئەمەوێت لە بیرم نەچێ ئەو داتایی کە جەنابە ینی باسی کرد ینی ئەوە ڕبتی بە تیراژی کتێبیشەوە هەیە. مەسەلەن دانیشتوانی هیندستان ڕەنگە ئێمە کوردستان مبالەغە بێ ئەنا بڵێن ڕەنگە بەخەو گەڕک و ناوچەیەکی هیندستانە بێت ڕاست، بەڵام منەگەر لە تیراژی کتێبەکانەوە سیر بکەم ینی تووشی غەمجینێکی زۆرە بم و دووشی ناومیدێکی زۆرە بم ینی کورد ینی بە هەموو شێوەزارەکانیەوە معنی بە پێی هەندێ داتای نافەرمی ڕەنگە سەروی 50 ملیۆن بێت ینی کورد لە هەموو دنیاە بە تایبەتی بڵێن نەم 4 پارچەی کوردستانە، بەڵام تیراژی کتێبەکانی مامۆسا خۆی ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردنیەکێک لە باشترین دەستگاکانی ئەم وڵاتەیە کە بنکەی ژینە باوەڕ ناکەم تیراژی کتێبەکانیان لە 1000 دانە تێپەڕێت، فرۆشیان لە 1000 دانە زیاتر بێت. ئەمە مای ینی ئەگەر ئەمە وەرگریت تووشی ئەوە ئەکا ینی من مامۆسا قسەیەکی کرد من بیرمێ لە 90ەکانە کتێبی ئیسیساخ ینی دەساڵ دەستی کردو خوێندومانەوە ئیساش دەیان کتێبمەیە لە کتێبخانەکەمە کە ئیساخم کردووە دەستی دوو بووە خوێندومەتەوە ینی بەڵام ئیسا ئەمە نەماوە ئیسا بەشێکی زۆری چاپخانەکان داخراون و بەشێکی زۆری دەستگاکانی چاپ ئیفلاسیان کردەوە بەشێکی زۆری کتێب فرۆشەکان ئیفلاسیان کردەوە هۆکارەکەی بە پلەی یەکەم یەک شتە یەک خاڵە ینی دووەم و سێمی نییە ئەویش فرۆشی کتێبە. من هەموو جارە گوتومە ئەگەر خوێنەری کورد بە پێی ئەو دەخلەی هەیەی کتێب بکڕێت نە دەستگای چاپ پێویستی بە پشتیوانی حکومەدەیە وەنە نووسەر پێویستی بە دەستپانکردنەوە هەیە لەم دەستگا و لەم حیزب و لەو مەسئول پێویستی بە کەس نییە. کتێب پرۆسەیەکە بەشێکی علاقەی بە بزنس و خۆشیێنیەوە مامۆسا دەستگایەکیان هەیە ئەگەر کتێبەکانیان بفرۆشتێت بە نرخێکی معقول وەکو کتێبە لە ئەوروپا پێویستی بەوە نییە ینی بڕات لە حیزب و لە حکومەت داوای پارە بکات ئەتوانێت خۆی بژێنێ، بەڵام تا ئێستا وشاری تاکی کورد نەگەشتوتە ئاستێک کتێب بکڕێت و بەشێک لە دەخلی ژیانی با بە کتێب. ئوستاز باسی کرد کە لە ماوەی ڕابردووە بەشێکی زۆری کتێبخانەکان لە قەزاو ناحەکان بەهۆی قەیرانی دارایی و چی و داخرا و تێما بێ کەسیش دەنگی لێوە نەهات. یەک دوو ناوەندی گەورە لە سلەیمانیا کە هەیە جاروبار کە بەرەو ئیفلاس بوون و بەرەو ئیفلاسی مادیە چن ئیعلانیەکەن و بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵی خەڵک قسە و باسی لەسەرەکەن و ئەیتر نابێتە بابەتێکی گرنگ و گەرم. بەڵام من مقارنەیەکەم بۆی ئەگەر سەعاتێک تۆڕی فەیسبوک لە کوردستانە دابخرێ بێ ئەبێت هەرە ئەگەر سەعاتێک سناپچات دابخرێ لە کوردستانە ئەبێت هەرە دروست بێ بەڕاستی. بەڵام بەدەیان ناوەندی کتێبخانە و کتێب فرۆشی ئیفلاسەکەن دایەخەن ڕاکەن کەس نقەی لێوە نایە بە سیاسەکانیشەوە بە کاربەدەستەکانیشەوە بە حکوومەتیشەوە. قسەکەی ئەمە لەوە ئەوەیە من لە ماوەی ڕابردووە لە کتێبخانەی سلەیمانی بەرنامەیەکی ترمان تۆمار کرد بەڕاستی یعنی ئەو کتێبخانەیە ئەوت خۆڵی مردووی کراوە بەسەرا بەڕاستی چۆڵ و هۆڵ نەکەسی لێبوو یعنی من بیری سەردەمی با بڵێن تەلەبایەتی وشتی خۆم مەکەوتەوە کە لەو کتێبخانەیە کتێبمان ئیستیعارە کرد و ئەمان خوێنەوە و ئەو سەردەمەی لەگەڵ خاڵە پشتیوان تا مەسەلەن ئەمان خوێنەوە بەڕاستی یعنی سەردەمێک بوو زۆر گوزەران زۆر خراپ بوو مادیەن زۆر خراپ بوو بەڵام ئیشتیهای ئەو شتەمانە کرد بەڕاستی ئەمانویست فێرمێ قسەکە ئەوەیە بۆ گەنج بۆ بەتایبەت خانمان تۆکو خانمێک بۆچی ئەم تۆرانە دروست بوو بۆچی ئەگەر دە کتێب لەم لادانیت و ینی ئەگەر ئێمە چاوپێکەوتنیە بکەین بەڕاستی دە کتێب من بدەسەمانەوە بێت و ئەنستگرامێکی 100,000 فۆلۆیی بەم دەسەمان بێت بڕواکەی زۆرینەی ئەو خانمانی چاوپێکەوتنی لەگەڵا بکەین ڕەنگە ئینستاگرامەکە هەڵبژێرێنە کتێبەکان بەڕاستی بۆچی وایە؟
هەردوو ئوستاز ئاماژان بە چەند هۆکارێکە منیش متفقم لەگەڵ هۆکارەکانی ئەوانە بەڵام ئەوەی کە وەزعی خوێندنەوە لە ئێستادا بەگشتی وایە لە من باسی ئەم شاراکەم کە لێژیمیان باسی کوردستانەکەم ئەوەی کە خوێنەرمان کەمە چەندها هۆکاری هەیە یەکەمیان من پێم وایە ئێمە خەلەلمان هەیە ئێمە سیاسەتی کللتوریمان نیە تا ئێستا وەزارەتێکمان هەیە بەناوی وەزارەتی ڕۆشنبیری بەڵام لەم ماوەی پێشوە لە جیاتی ئەوەی کە ئەو بەڕێزانەی لەم وەزارەتە کار ئەکەن ئیش لەسەرەوە بکەن سیاسەتێک دابڕێژن بۆ ئەم نیشتیمانە کە کللتوری خوێندنەوە پەرێ پێبن کە ئەمە بەتەنها بە تاک و بە دەستگای چاپ و کەرتی تایبەت ناکرێت ئەمە پێویستی بە قەراری دامەزراوەی هەیە کە پێویستی بە وەزارەتی ڕۆشنبیریە بەڵام بەداخەوە من هیچ سیاسەتێکی ڕوون لە وەزارەتەوە نابینم بۆ ئەم وەزعە خوێندنەوە پێویستی بەوەیە بە کللتور بکرێت ئێمە هەوڵ ئەدەین چۆن بە کللتورە یەکەم شت پێویستی بە قەراری دەسەڵاتی جێبەجێکردنەوە تە وەزارەتەکانی کێک لەوانە وەزارەتی ڕۆشنبیریە پێویستمان بە قەراری وەزارەتی پەروەردە هەیە ئێمە زانین لەناو ینی تۆ ناتوانانی ئینسانێک لە 20 ساڵی و 25 ساڵیەوە چاوی بێنیتەوە سەر خوێندنەوە کە لە مناڵیەوە ینی سیستمی خوێندن وای لێ کردووە خۆشەویستیەکی بۆ کتێب نییە تۆزانی خوێندنی ئێمە مامۆستا ئاماژەی بۆ کرد ئەو خۆشەویستی کە ئێستا ینی مامۆسا و ئەمسالەکانی تیان ناماوە ئەو خۆشەویستیە کە لە چۆتە خوێنیانەوە لە ڕابردووە نەک لەوەی کە لە 25 ساڵی و 30 ساڵیە فێرکرابێتن بزەبت ئێمە لە مەکتەب ئێمە مناڵی نیشتیمانێکین کە لە مەکتەب بووین دەرسی فەن و ڕسممان هەبوو مامۆسای بیرکاریە دەرسەکەی وەرەگرت نەهێش کتێبخانەش هەبوو نەیانێش بچینە کتێبخانەکانەوە دەرسی سرود و فەن و کتێبخانە ئەیانە بە بیرکاری و کوردی و دەرسەکانی تر یعنی مستەمای ئێمە کللتوری ئێمە کللتورێکە بەها بۆ ئەم شتانە دانانێ خوێندنەوە و فەنی بەلاوە گرنگ نییە بۆ ئێمە پێویستی بەوەیە لە پاڵ ئەم هەموو دەستگای چاپ و کەرتی تایبەت و هەوڵ و گروپ و نووسەرەکان پێویستی بە قەراری حکومەتە ئەوانەی لە حکومەتانە بێ بیر بکەنەوە ئەو خەڵکانەی ئەیان خەنە ئەم پۆستانەوە لە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە ببیر لەوە بکەنەوە سیاسەتێکی جددی دابنێن بۆەوەی لە باخچەی ساوایانەوە هەوڵ لەگەڵ مناڵەکانمان بین لەگەڵ کتێبا بڕۆن نەک لە 25 ساڵی تەنێکی نامۆ بخەیتە بەردەمی بە هەندێک ئەم هەوڵی ئەم لاولا بتەوێ خوێندنەوەی لا بکەی بە کللتور من ناڵێم ئەمە دەرئەنجامی نابێ ئەی بێ بەڵام دەرئەنجامەکەی زۆر کەمترە وەک لەوەی کە بە سیاسەتێکی جددی ئیش لەسەر ئەم پرسە ڕاستە من هەر بۆکو بەرچاوڕوونیەک لە ماوەی ڕابردووە سەیری بەرنامەیەکی ئێرانیم کرد بەڕاستی یعنی من ئەمە هەر بۆکو پێشنیارێک بۆ بەشێک لەو میدیا تەرفیهانی کە لە کوردستانیان کامەران مامۆسا یعنی پێبەپی ئەو بەرنامە بەشێک لەو بەرنامە بێمانایانەی کە دروستیەکەن و دۆخێکی دروست کردووە کە خانمێک لە بریەوەی کە ئیشتیهای ئەوە بکە ڕۆژێ لە ڕۆژان ببێتە نووسەرێکی گەورە ببێتە هونەرمەندێکی ڕاستەقینەی گەورە ببێتە سیاسیەکی گەورەی بە ئەمە ئەوێ ببێتە ئەوێ جوانترین لێوی هەبێ ئەوێ جوانترین سمتی هەبێ ئەوێ جوانترین چوزانم سنگی هەبێت بەڕاستی قسەکە ئەوەیە بەرنامەکە بەرنامەیەکی ئێرانیە مامۆسا زۆر ئاسانە زۆر بەسیتە و ڕێیتینی خوێنەری ژێچێکە بێت لەو هەنگاوانی کە ئێوە باسیەکەن بە کللتورکردن مەسەلەن چێ بۆ نمونە 6 بانگدانێن لە 6 مانگی ڕابردووە چێ زۆرترین کتێبی خوێنێتەوە یعنی ئیتر یەک دنیا گەنج لە زانکۆ لە خەڵکی ئەتیادی یەنە بەرنامەکەەوە هەمووی کتێبەکانیان داناوە تاوان لێپرسینەوەیان لێکرێ شوێکی خۆش دروستەکرێت چێجە دەڵێ لە کتێب لە پەڕەی ئەوەنی ئەوەنە ئەم چیرۆکە چی لێ یعنی لە کۆتایی شاو کەسەی کە بێبەیەک هەموو 6 مانگ جارێک هەموو سەری مانگێکم بەرنمەیە هەیە هەموو سەری مانگێک لیدەرێک دروستە بێ مۆدلێک دروستە بێ لەوەی کە چێ زۆرترین خوێنەر بووە لە ئێرانە بۆ لەو مانگایە بەڕاستی یعنی ئەمە بابەتێکی زۆر ئاسانە ڕەنگە هەنگاوێکی زۆر سەرەتایی بێ کە میدیاژ ئەتوانێت بەم شێوەیە و شێوەکانی تریش ئیشی لەسەرکە بەڵام بۆ ئیشی لەسەر ناکە مامۆستا قورسە ئەم شتەی ئێمە باسیەکەین کە بۆ کۆی کە خانم باسی کرد مەسەلەن خوێندنەوە بکەینە کللتور قورسە ئەم شتە ڕاستی کارێکی خۆرز نییە ئەمە بەپێی یەکەم هەرشی حکوومەتە حکوومەتە بە حکمیەوەی حکوومەت چی بکات ینی حکوومەت دەمی حکوومەت بکەیتەوە کا کامەرانەوە تاڵێ من پێشانگایشی گەورەم لەم شارا کردوتەوە و کتێبم هێنا و چوزانم حکوومەت بەڕاستی ئەو وەزارەتانەی کە پەیوەندیان بە مەسەلەوە هەیە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵایە وەزارەتی ڕۆشنبیریە بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری بەدەیان کتێبخانەی گشتی هەیە لە قەزا و ناحیە و شارەکانە باش ساڵانە چەند کتێبەکڕێ بۆم کتێبخانانە
ئێساگەر دەستگانە زۆری تووشی ئیفلاس بوو نەبوون دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەگەر ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری کتێبیان لێ بکرێ بۆ ئەو کتێبخانانەی خۆیان ئەمە کەلێنێکی باش بۆ ئەم پڕکاتەوە وەزارەتی خوێنی باڵا ئەم هەموو زانکۆیە لە کوردستانە هەیە ئەم زانکۆیانە ئایا کتێبخانیان نییە ئێستا من قەنەعەتم وایە زۆربەی هەر زۆری زانکۆ ئەم هەموو زانکۆیە لە شاری شۆک سلێمانیا هەیە چەندیان هاتوون لێرە بایی چەند ملیۆن دینار لێرە کتێب بکڕن نیان کڕیوە با بڵین زانکۆ حکومیەکان لە قەیرانی دارانی پارەیان نییە ئەی زانکۆ ئەهلیەکان کە پارە وەرەگرن وەلو حکومەتیش پارە وەرەگرێ ئێستا بۆ نمونە ئەم هەموو قوتابیە بە زۆری لە دکتۆرا و ماستەر وەرەژیرێ و حکومەت پارەی وەرەگرێ باشە بۆ بەشێکی ئەم قوتابیانە پێویستیان بە سەرچاوە هەیە من لەوە سەیریەکەم کە دێن بۆ بنکەی ژین بۆ لایەمە بۆ سەرچاو حکومەت بۆچی زانکۆکانی کتێبخانەی باشی نییە لە پەروەردەیە هەموو قوتابخانەکانی کوردستان بەڕواڵەت کتێبخانەیەکی خۆی هەیە باشە حکومەتم کتێبخانانەی بۆچیە تەنیا بۆی بڵێ من کتێبخانەیەکمەیە باشە بۆ ساڵانە کتێبیان بۆ ناکرێت ئەم سێ وەزارەتە بەڕاستیەریەکە لە لای خۆی ئەگەر بتوانن بەشێک لەم کتێبانە لەم دەستگایانە بکڕن دەستگاکانیش چالاکیان ناوەست یعنی ئێستا ئێمە کتێبمان هەیە 15 ساڵە 1000 نسخەمان لێ چاپ کردو هەتا ئێستاش ئێمە لە گەنجینەی کتێبیان ئێمەیان ماوەتەوە طبعا ئەم شەمان باتەوە بۆچی یعنی یەک حەقیقەتی زۆر تاڵ ئەوەیە کە دەست بژاردە مەبەستم نوخبەیە نوخبەی سیاسی و ڕۆشنبیری کورد بەڕاستی نوخبەیەکی زەعیفی بەدەسەڵاتە نوخبەیەکە خەوبینینی نییە نوخبەیەکە جیهانبینیەکی ڕوونی نیە نوخبەیەکە بەڕاستی مەراقیەوەی نییە کۆمەڵە بگۆڕێ بەرەو ئاسێکی باشتر ئەژنامە باشترین فرسەتمان لە بەردەسا ڕەنگە ئێمە لە ساڵی 2014ەوە بەهانەیەکمان هەبێت کە قەیرانی دارایی پیا بۆ داعش هاتووە بەڵام کاکە وەختەی کە کوردستان پڕ بوو لە پارەش و جۆرێک لە بژانەوەی ئابووری هەبوو خەڵکە ئەو زمانش کتێب ناکڕە ئەو زمانش ئەو مەراقە نەبوو بەڕاستی ئەمە بە پلەی ئەمە من تەنیان باتەوە بۆ نقطەیە کە نخبەی سیاسی ئێمە نخبەیەشی بێ بەرنامەیە نخبەی ڕۆشنبیری ئێمە بەڕاستی بێ بەرنامەیە کاکە بەرنامەمان نییە ئەژا و پارێ زۆرەی کە حکوومەت تا پێشەم قەیرانە لە کاروباری ڕۆشنبیریە بە ئاگاداری کەمی من سەرفی کردو پارەیەشی لێشاو بووە جاری وهەیە من بە ئاگاداری کەمی خۆم ئاگادارم لەبەر خاتری یەکێک مثلەن مانگی 100 ملیۆن دیناریە بۆ ڕۆژنامەیەشی دەرکردو گۆڤارێکی دەرەخرم پارەیە زۆرە باشە ئەنجامەکەی چی بووە جەنابەت باسی ئەم چالاکی ڕۆشنبیری و کولتوریانە کە لە کوردستان ئاکرێت یعنی ئاگادارم جاری وایە لە چالاکیی هونەریە 1 ملیۆن دلار سەلف کراوە باشە پرسیارەکە ئەوەیە یعنی باشە ئەو پرسیارە نەکراوە کە ئەنجامی ئەم چالاکێت چییە دوای خۆی چی بەرهەمەهێنێ دوای خۆت چی شوێنەوارێک لە مێشی خەڵکە چ بەرهەمێکیە بێت زۆری ئەم چالاکیانەی مەبڕاستی چالاکی ڕواڵەتی بوون زۆریان پێویست نەبوون یعنی بەردەوام فیستیڤاڵی بەردەوام هەبووە کامانە ناپێویست بوون پارێشی بەلێشار ئەو شەم ڕۆژەی خایانۆ کە فیستیڤاڵەکەی ئەجینا ئەگەر بەرنامە هەبوایە کاکە ئەم هەموو پارەی ئێمە بە خۆڕایی ناڕوە یعنی ماقوڵە تۆ هەموو پارەیە حکومەت لە چالاکی ڕۆشنبیریا سەرفی کردووە نەیتوانیوە خوێنەرێکی جددی و چالاک بەکرم بێنێ پارە زیای بێت بڵێ قەوسم بەرێ پارە زیای بێت لە بڕووی نەیگەڕێنەوە کورسی تازەی پێگۆڕن بەڕاستی بڵێ نقطەیەکی تر کە من شایانی ئەوەیە ئاماژەی پێبین دەستگاکانی ڕاگەاندنە من دڵنیام ئەگەر خوێنەوارێکی بێگانە بینەرێکی بێگانە زمانی کوردی بزانێ و تەماشای تەلەڤیزیۆنەکانی ئێمە بکە بەڕاستی ئەڵێ میلەتە هیچ کێشەیەشی نییە گەیشتۆتە باس بەرزترین ناسی گوزەران و هیچ کێشەی نییە تەلەڤیزیۆنەکانی ئێمە هەموو ئێواران چێژ لێنانە گۆرانیە نوکتە و خۆش و یعنی جاری وا هەیە لەگەڵ ڕێزی زۆر ماڵێم تەلەڤیزیۆنان دروستکرا بۆ مناڵەوردکە خەریشی پێکەنین و تریقانەوە و بەبێەوە ئێمە کردووە وای بەڕاستی وای لە بینەری ئێمە کردووە بۆ بە بینەرێکی زۆر سەتحی عقلی تێگاوە زیینجیرە تەلەڤیزیۆنی بێکەڵک بەرنامەی بێکەڵک ئەمانە دەوری زۆری هەیە بەڕاستی خەڵکی ئێمە والێ کردووە کە ئینسانێکە هیچ بەراقیشی نییە کاتێکی زۆر بە دیار تەلەڤیزیۆنەوە سەرفەکە بەبێەوەی بیرەوە کاتۆم کاتە زێڕینەی خۆی یەکجار تۆژید و ئەم کاتە زێڕینەی خۆت بۆ تۆ لە بەرنامەی هیچا بەکارێنی لە زیینجیرەی بێکەڵکە کە هیچ سوودێکی نییە لە بەرنامەی بێکەڵکە کە هیچ سوودێکی نییە بەڕاستی ئەمە پێویستیمان بە خۆداچوونەوە هەیە هەم حکومەت هەم دام و دەستگا کولتوریەکانی دەرەوەی حکومەت دەستخۆش کاکە جان ویستە بۆ هەندێک شت بڵێم ئەوەی کە مەسەلەی ئەم مناقەشەیە دایمە هەیە جیلی پێش ئێمە یان جیلی پێش ڕاپەڕین زیاتر خوێندوێتەوە یان دوای ڕاپەڕی بە بڕوای من گۆڕانکاریەکی گەورە لە جیهاندا ڕوویداوە لە دوای یعنی ئەتوانین بڵین لە دوای سەدەی 21ەوە شۆشەکی دیجیتالی ڕوئەیە
کە لە پاڵ کتێبە ینی لەو سەردەمەی کە با بڵین هەفتا و 1970کانە کە ئەڵێن خوێنەرێکی زۆرتر بووە بە بەراورد لە ئێستاە تاکە کەرەستا بۆ ئەوەی کە ئینسان دەستی پێڕابگا و زانیاری و معریفەی لێوەرگرە کتێب و نووسین بووە. بەڵام ئێستا ناتوانین چاو لەوەدا بخەین لە پاڵ نووسین و کتێبە سەرچاوی ترمان هەمونمە سینەمامان هەیە، فیلممان هەیە، دۆکمنتاریمان هەیە و ئینسانی ئێمە دەستی بەمانش ڕائگا ینی جاران تەنها کتێب هەبووە ئێستا سەرچاوی تریشمان هەیە. تۆ ئاماژوو بەوەیە کە دووسێ جار لە قسەکان تا باسی ژنت کرد کە احتیمام بە مەسلەی جوانکاری ئێن من پێم وایە ئەکرێ ئەنی لەو ڕوانگەیە و باسیێم مەسلەیە بکەین ئەم بابەتە هەر لە کوردستانە نییە ئەمە شەپۆلێکی جیهانی هەیە ئەمە پەیوەندی بە پێگە و ڕۆڵی کۆمەڵایەتی و مێژووی ژنەوە هەیە یعنی لەو ناوچێ و لای خۆشمانەگەر ئێستا وەری بگریت ینی بابەتەکە زۆر لە سیاسەتێکی لۆکاڵی بچووکترە من وایە بینم ئەویژەوەیە کە سیستمە باڵاکە سیستمی سەرمایەداری لە ئێستاە جەستەی ژن وەکو پانتای و ڕوبەرێکە بینێ و ژن وەکو بوونەوەرێکی بیرکەرەوە قوبوڵ ناکە وەکو بوونەوەرێک قوبوڵێکاکە هەمیشە بەکاری بێنە و تۆ سەری ئەندیقەتی ئەم هەموو کۆمپانیای دەرمانە بکە کە کاڵەکانیان لەسەر ژنان ساخەکەنەوە لە ڕێگەی ڕیکلامەکانەوانێ یعنی سیستم ڕوئیایەک دروستەکە ینی بە جۆرێک ژن بۆ خۆی کردووە تۆ قسەکانی تۆی گرتەوە کە ئەف و مامۆساکا کامەران ینی بابەتەکە گرنگە لەبەرەوەی کە ڕێک پەیوەندی بەم بابەتی خوێندنەوە هەیە ینی ئەگەر ژنێک ڕۆشن بیر بێ ناتوانێت کاڵای ئەکسپایر لە جسمی خۆیان ساخ باتەوە لە پێناویەوەی کە سنی گەورە بێ و چوزانم چوی گەورە بێ و چێ یعنی ئێمە قسە گرفتەکەمان ئەو شتێ خانمان سەرباری ئەو هەموو ڕێکخراوەی کە لە کوردستانە هەیە سەرباری ئەو هەموو کەم تا زۆر تەوعیە و چوزانم چی و چیە هەیە ژنان بۆ خۆیان بوون بە بەشێک لەو هاوچێشە کاک دەروون من ئەمە ڕوون بێ ئێڵەن من سەرنجی زۆرم لەسەر ڕێکخراوی ژنان هەیە و هیچ کاتێک لە ناو ڕێکخراوی ژنانە ئیشم نەکردو بەم ڕوانگانی خۆمەوە ڕەنگە ڕۆژێکی ژنەیە قەت ئیشی تیا بکەم بەڵام کە ئەڵەی بۆ خانمان هۆشیار نین بەڵام من پێدەڵم هۆشیاری لە ئاسمانەوە دانابارێ پێویستی بەس ینی پێویستی بەوەی تۆ لە ناو کۆمەڵگایە ئەژین تۆ پێویستی بەوەی میدیا هۆشیارە بکاتەوە بەداخەوە دۆخی میدیا لە کوردستان فەوزایە ینی ئەو هەموو پەیجە حزبی و سێبەر و نازامچە هەرێکەوە بە ئاراستەیەکە ئیشەکە ئیش لەسەر ئەتوانین بڵین هەموو شتێکەکە هۆشیاری نەبێ کۆمەڵگا هۆشیارەیەکی ینی با بڵین کللتور کۆمەڵگا خێزان ئەمانە هیچیان یارمەتی بەکوتیەتی ئەوم پێ بڵێ کۆمەڵگا ئەوەندەی لە ئێستاە تۆ خانمیت بۆیە زیاتری بابەتەکە بەمە لای خانمان کۆمەڵگا لە ئێستا خانمێکی جوانی ئەوێت یان خانمێکی ڕۆشنبیری ئەوێت جوان بەو چاوەی کە کۆمەڵگای بینێت جوان بەو جوانی کە ئێستا تەفسیری بۆ کراوە ئیتر ئەوەی کە هەیە ئەساسەنەوەی من پێم وایە ئەوەی خەڵک ئێستا پێڵەن جوانە لێوی نازام ئاسا بەولوتی باریک بە ڕوومەتی بەرز بێ ئەمە جوانی نییە جوانی لە چۆنیەتیە نەک چەندێتی پێوەرەکە شێوا و پێش کۆمەڵگە ئێستا ئەوەی ئەوێ یان خانمێکی ڕۆشنبیرێوێ بەگشتی من نازام کۆمەڵگەی مە لە نیفاقێکی گەورەژی هەمویان سریانەکەن و هەمووشیان جنێویان پێیان دەستخۆش قسە بکە کاکا هیچ ناڵێ هەست ناکەم هیچ ینی جیاوازیەک هەبێت لە نێوان جوانی و ڕۆشنبیری ینی ئەشکرێت جوانیش بی و ڕۆشنبیریش بی ینی ئەکرێت ینی ئەو شتە هیچ هینێکی نییە ینی هیچ شتێکی نییە دژبێک بێ بەس من مامۆستا ستیق تەوەرێکی زۆر جوانی وروژان هەستەکەم ئەو بەرنامەی کەماوە لەسەرەوە قسە بکەین باش ڕۆڵی زانکۆ خوێنی باڵا ڕۆڵی پەروەردە ڕۆڵی وەزارەتی ڕۆشنبیری من پێم وایە ئەم سێ دەستگای زۆر ستەمکارن لە کوردستان ینی مامۆستا زۆر جوان تعریفی کرد کە لە پێش 2000ەکان و لە دوای 2000ەکانیش دوای ئازادی عێراق پارێکی زۆر لە وڵاتانی حکوومەت پارێکی زۆری ڕژاندە وڵاتە و پارێکی زۆر سەرفکرا بۆ چالاکی ڕۆشنبیری و چالاکی سەقافی و بۆ چالاکی هوەری ئەومانە بەڵام هیچ نەتیجەیەکی نەبوو هیچ نەتیجە لە مامۆستا باسی تەلەبی بڵین خوێندکاری ماستەر و دکتۆرای کرد ینی ئەمە هەمومان ڕۆژگارە لە زانکۆ بوون و ئاگامان لە وردەکاری زانکۆ هەیە یعنی ئەگەر ناوەندێک هەبێ لە کوردستانە بۆ بەرهێنانی نەخوێندەواری بەڕاستی بەشێکی زۆری زانکۆکانن ئێستا زانکۆکان بوون بە دەستگایەک بۆ کۆکردنەوەی پارە بۆ بوون بە دەستگایەک بۆ خۆدەوڵەمەندکردن ئەو قسەیە کاریگەر بوو ینی چۆن ئاوا بەڕاشکایی ئەو قسە لە بەرەو خۆمان تیا بووین و خوێندومانەوە لە زانکۆشا بووین ئەزانین بە حکمەوەی کە تۆ لە پێشەکی بەرنامەکە تاوت ئێمە
هیچ دەستگایەکمان نییە ریسێرچمان بۆ کا بزانین بەڵام ئێمە بە حکومی کە لە ناویا بووین من یەک نمونەی ئەڵبەتە بەستم بوو ئەوم پێ تکرار کردی من نمونەیەکی بچووکە بۆێنمەوە نزیکترین قەیران لە وڵاتی ئێمە دوو قەیرانە قەیرانی ئابووری قەیرانی کۆرۆنا هاتووە شتی دیاردەیەکی عالەمیەوە بە تایبەتیش لە کوردستانە ئەتوانی ناوی یەک توێژینەوە پێ بڵی مامۆسایکی زانکۆ توێژینەوەی کرد بێت دەستگایکی توێژینەوەی زانکۆ توانیوێتی توێژینەوە سەرمانە بکات من تەعمیمی ناکەم بڵام هەموو زانکۆکان هەموو مامۆساجی زانکۆ بەڵام زۆرینەی دەستگایەک و ئۆرگانێکن بۆ بەرەمێنانی جۆرێک لە نەخوێنەواری بۆ بەرەمێنانی جۆرێک لە جەهل بۆ بەرەمێنانی جۆرە لە فریودان بەڕاستی ئەگەر وەزعی زانکۆکانمان باش بووایە ئەمە وەزعی خوێندنەوە کتێبە بوو ئەگەر وەزعی پەروەردەمان باش بووایە ئەمە وەزعی کتێبە بوو ئەگەر وەزعی جوان باسی کرد ئەم خانم وەزعی وەزارەتی ڕۆشنبیری من وەزارەتی ڕۆشنبیری یا پەروەردە یا خوێنی باڵا باسی شەخص ناکەم باسی ئۆرگانەکانەکەم حکوومەتی شی بە خۆ حکوومەت قوفڵی لێ نایە دۆکو دوکانێک و دایخات بۆیە باشترین شت باشترین هۆکار بۆ ئەم بەرنامەی تۆش کە جاری تر بەرنامە و کردو لەسەر کتێب نەتیجەیەکە هەبێت بڵێ وەڵا وەزعی کتێب باش زۆرمان هەوڵا بەداخەوە ینی بەجددی سەدان وڵاتی دواکەوتو داما و هەیە کە ڕەنگە $100 بەشی 3 مانگی تاشێکی بکە داتا هەیە کە نسبەی خوێنەر لە وڵاتات چەنە بەڵام لە کوردستان میسر کرد یعنی دەخلی هاوڵاتیی کوردستان زۆر باشترە لە هاوڵاتێکی میسر پێشم قەیرانە بەڵام خوێندنەوەی ئەوان لە ئاسێکی زۆر بەرزترایە تا ئێمە قسەکەی من لەسەر چیە کاک دەروون مامۆستا باسی وەزارەتی ڕۆشنبیری خوێندنی باڵا پەروەردە ئەمە قسە تەواوەکەیە ئێمە هەتا سیستەمێکی پەروەردەی باشمان نەبێت کتێبی باش و خوێنەرێکی باشمان نابێت هەتا سیستەمێکی ڕۆشنبیری باشمان نەبێت خوێنەری باش و کتێبی باشمان نابێت ڕەنگە کتێبی باش وەکو نووسەری باش هەیە بەڵام خوێنەرێکی باشمان نییە تیراژی کتێبەکانمان لە 500 تێناپەڕێ لە 1000 تێناپەڕێ هەتا وەزارەتی خوێندی باڵامان نەبێت زانکۆکانمان وەکو زانکۆکانی دنیا ئەبینیم ئێستا لەم مەوزوعی کۆرۆنایە مامۆستا دەیان زانکۆی دنیا توێژینەوە ئەکات بەحسەکە ڕیسێرچەکە خوان زانکۆکانی ئەمە لە شاری سلێمانیا چەند زانکۆ هەیە من بەواڵم نزیکەی زیاتر لە 10 زانکۆ هەیە لە شاری سلێمانیا وەرە پێم بڵێن ئیشێکی توێژینەوەیەکی گرنگیان لە هەر بوارە لە بوارەکانە توێژینەوەیکی سنجین کە ئێمە بتوانین لە بەرنمەیەکە باسی کەین هەڵبەت توێژینەوەی باسی قەیرانە کە توێژینەوە لەم لاولەولا لەسەر قەیرانەکان نەکرێ بەڵام ئەم مامۆسای زانکۆ سەر بە فڵان حیزبە لە بەرژۆندی خۆی توێژینەوەکەی شکانۆتەوە مامۆسایەکی تر لەم بەرژۆندی خۆی ینی شتێکی ستاندار نییە کە پیا و قەنەعەتی پێ بکات و بەکاری بێنێ وەکو سەرزانی هۆکارەکەشی چییە بەڵام بەشێکی ئەوەیە بەڕاستی ئەم زانکۆوانە پڕکران لە ماستەر و دکتۆرای قوبوڵخاز و پڕکران لەوەی کەمانە توێژەر نەبن ئەژینا وەرە سەیریکە لە کۆتایی نەوەدەکانە تا کۆتایی نەوەدەکانیش زانکۆی سلێمانی و سەلاحەدین بە نمونە وەرگرە ئاستی مامۆسای زانکۆ لەو سەردەمات چۆن بوو ئێستاش چۆن بووە ئەزانی سەرەتاییترین شت بۆ مامۆسای زانکۆ توێژەر ئەوەیە بێ زیاد لە زمانێک بزانێت باشە من ئیسا ڕۆژانە ئەبینین خوێنکارانی ماستەر و دکتۆرا هیچیان نە عەرەبیە زانن نە ئینگلیزیە زانن و نە زمانێکی زیندوی ترە زانن چۆن ئەتوانن توێژینەوە بکەن چۆن ئەتوانن کەشفی ئەوە بکەن بۆیە ئەمانە هەمووی پێوەستی بەیەکەوە هەیە من داوای لێ بۆ دنیش دەکەم تۆزە حەماس گرتمی لە قسەکردن دەستی خۆش بێ خەمێکی قوڵە بەڕاستی دەستی خۆش بێ من یەک بابەتە وروژام نەمێ لە مامۆسای بپرسم ئەم قسەیەمان زۆر گوێ لێ بێت هەم لە نوخبە و هەم لە کەسی ئاعتیادی و هەم لە هاوڵاتیانیشیانی شەرم نییە ئێمە بڵین 30 ساڵ پێش ئێستا زانکۆکان لە کوردستانە پێشکەوتوتر بوون لە ئێستا لە ڕووی خوێندنەوە لە ڕووی پێگەیانی تاچی ڕۆشنبیر و تاچی زانستخواز بۆ ناو کۆمەڵگە وایە یعنی ئەتوانین وا بڵین بەداخەوە کەم و زۆر ئەو قسەیە ڕاستیەشی زۆری تایە باشە بەداخێکی زۆرەوە زۆر جێگای نیگەرانیە جێگای نیگەرانیە چونکە ئێمە میلەتێکی لە خەم ڕەخساو نین من ئەوروپاییەک بەگشتی ئەتوانێت هەر بۆ خۆی بژی ئەو وڵاتە هەڵبژاردەیەشی ڕۆشنبیر و زانا و سیاسی هەیە وڵات بەڕێوەبە زۆربەی هاوڵاتەکەی تری خەریکی ژیانی تایبەتی خۆیەتی بەڵام بۆ کوردوانیە ئێمە وایە ئەم 30 ساڵە بەقەدەر 300 ساڵی میلەتێکی پێشکەوتی و دنیا کارمان کردە شەو ڕۆژ خەریک بووینە چکە ئێمە بڕاستی لە یەکەم هەنگاوی بەرەو شارستانی چووناین بەداخێکی زۆرەوە فرسەتێکی زۆرمان لە دەستداوە ئەمە هەمووی بەڵگەی ئەوەیە کە ئێمە میلەتێکی بێ بەرنامەین بەرنامەمان نەبووە یعنی بەڕاستی بەم جەهل کۆڵێ خەفەت خواردنە
جەهل و دواکەوتویە بەڕاستی هیچمان بە هیچ نابێت. من ئێستا ئەمە قسەیەشی زۆر گرنگی ڕەحمەتی ئەمیزەشی بێژی مێژونووسم بیرێنێتەوە کە لە یەکەم بەرژی خلاصەیشی تاریخی کورد و کوردستانە کە باسی هۆیەکانی سەرنەگرتی شۆرش و ڕاپەڕینەکانی کوردەکە زۆر بە نیگەرانیەوە تەبعاً باسی هەموو شۆرشانەکە تا ساڵی 1930 ئەڵێ دوێنێ وابوو ئەم ڕۆژوایە سەبەبی سەرنەگرتی شۆرش و ڕاپەڕینەکانی کورد پێنەگەیشتنیەتی ئەم میلەتە بۆی پێبگا پێویستی بە دوو شتەیە عیلم و سەروەت. هەر میلەتێڵێ لەم دوو خەزێنێ مەحروم بێ هەر هەوڵێک ئەیە زەرەری گیانی ماڵی بۆیە بێ لەبەرەوە بێ کورد هەم هەوڵ بە سەروەتەکەی زیاکە بۆی ژێرخانێکی ئابووری دەوڵەمەندی هەبێ لە هەمان کاتابێ عیلمەکەشی زیاب بکە. خاڵێکی کە ئیشارەتی پێ ئەڵێ سربەخۆیی حەقێکی مەشروع و تەبیعی کوردەوە کەربی لە چتری دنیا بەڵام ئەڵێ سربەخۆیی لەگەڵ جەهل و فقرا ناژی جەهل و فقر ئەڵێ کورد ئەم لەگەل لەم جەهل و فقرەیە بژی احتیمالە زروفێکی گشتی وەگی ئەمڕۆ بۆی بێتە پێشەوە بەڵام چونکە جەهلی هەیە ئێستا ئەمە تقریبان فقرەکەمان تێپەڕانەوە بەڵام بەڕاستی جەهلەکەمان هەیە بێ ئەو اعترافە بکەین ئەڵێ بەنوعیشی کە ئەسیرە بێ و خێر لەو فرسەتەش نابینە. ئەمە ساڵی 1930 پێش 90 ساڵ لەم ئەم قسەی کردووە ئێستا ئێمە ئەو پێشبینی ئەمیزەکی بەکمان بوو یعنی ئەمە من بۆ خۆم بۆ خوێنەوارێک یعنی بیرەکەمەوە ئەمیزەکی بەک منە و ساڵی 2008 چوومە لای سانحەی کچی لە بەیروت خوعافووی کا وەختە ما بوو لێم پرسی لە زمانی ئەوە جوڵانەوەی شێ مەحموو هەبوو جوڵانەوەی بارزان هەبوو کۆماری مەهاباد هەبوو باوکی هیچ تەئیدێکی ئاشکرای ئەم شتانەی نەکرد وتی کاکسێخ بە پێچەوانەوە باوکمە تا سەرێسخان کوردی خۆشەویست بەڵام بەدەلیلی ئەوەی کە و کتێبە زانستیە جوانانەی بەرهەمێنەوە کە تا ئێستاش تەجاوزمان نەکردووە بەداخێکی زۆرە بەڵام باوکم ئەیوت ئەبێ دەستی ڕاشابۆسکی ئەبێ ئەمە تێر بێ و ئەمەش پڕ بێ وەختە شت بکەین بەڕاستی ئێمە وەختێک دەستمان پێکردووە نە ئەمەمان تێر بوو نە ئەمەشمان پڕووە لەبەرەوەیە ئێمە کەوتین بەسەر فرسەتێکی زۆر زێڕینە هیچ بەرنامەیەکمان نەبوو جینا چێ دەستی گرتوین ئێمە بتوانین تەجەبێشی زۆر سەرکەوتی جوان بەرهەم بێنین دەستخۆش ورد و درشت ئەمە یەک مداخلە بکەم ئێمە هەمیشە ینی من لە دوایەوە یەک لە دایک بووم نەوەی دوای ڕاپەڕێنم باشە هەمیشە ستایشێک لەگەڵ ئەوانی کە لە خۆم گەورەترن لە تەمەندانیشم هەمیشە ستایشێک بۆ ئەوەوەی پێش خۆم هەیە بەڵام من حەزەکەم پێتان بڵێم ئێوە بەرپرسیارن لە واقعی ئێستا بۆ منتان دروست کردووە کە ناتوان بێگۆڕم ئێوە بوون ئەمەتان کرد یعنی نوخبەی سیاسی و نوخبەی ڕۆشنبیری کوردی یعنی ئەم واقعی هەیە بەرهەمی ئەوانە بەرهەمی من نییە من لە دوای ڕاپەڕینەوە لە دایکم بەڵام بیریشم ینی کە ئەماڵم بیریشم ناچێت من نەتەوەکەی من لە ژێر هەژمووی داگیرکاریە ژیاوە و بەڵام زۆر شت ئێستا ستایشی بە جۆرێک لە جۆرەکان ئەڵەن زانکۆ پێشتر باش بووە کوا بەرهەمەکەی ئەو مامۆستانی یعنی بەشێک لەو مامۆستانی لە زانکۆیە هەبوون ئەوانە بوون کە تەمەنیان گەورە بووە ئێستش دەرسەڵێنەوە کوا بەرهەمەکەی یعنی بۆ ئێمە بە ستایشی ئەوی پێشوو بکەین و ئەمانەی ئێستا ڕفسکەینەوە بڵێن ئێستا ڕۆڵی من بەلای منەوە ینی زانکۆ شوێنێک نییە معریفەیەکی گەورە پێ ببەخشێ ئەسڵەن توانایەکیشت هەبێ ئەدا بە لیژنەی ئینزیباتی ئەگەر بە جیاواز لەو بیرکەیتەوە ئەدا بە لیژنەی ئینزیباتی بۆی من چاوەڕانیم لە زانکۆ نییە ئەوە بڵێ باش تۆ تێ ئەوە بڵێ بە جۆرێک لە جۆرەکان ینی ئێوەش ئەو گەنجانی کە ئەیانێت دووبارە ژیانێکی ڕاستەقینە ممارەسە بکەن لە ڕووی فکر و تێگەیشتنەوە بەشێکن لەو قوربانی کە زەمینەتان بۆ خۆش نەکراوە لە پێش لە دایک بوونتانە ئەتێ ئەوە بڵێ من ئەمێ بڵێم بەڵێ ئەوانەی پێش من تاوانبارن کە نەیانتوانی زۆر باشتر واقعێکی باشتر بۆ ئێمە بێن نەبوون و منیش تاوانبارە بم ئەگەر هەوڵ نەدەم بۆستم لە جێی خۆم مناڵەکانم هەمان واقع باش کامەران لە ناو ئەم قسەی لەنجەیە جۆرێک لەوەی تیا پێما بیا جەناب دیا مامۆسا باسی کرد کە نوخبەی سیاسی و ڕۆشنبیری کورد هەمیشە لە پشتی پەردەوە ئەگەر نیەتێکی پاکی شێبێ لە پشت پەردەوە بۆڵە بۆڵەکە یعنی نایەتە پێشەوە ئێستا ئەوە ئەلم هۆڵا لەم مەراسیمەی چەند ڕۆژی ئەم کتێبخانەیە بە سەدان نووسەری گەورە وەرکشۆپی هەبوایە بە تەشجیعکردن هەبوایە وە لەو تاقوتەراتایەتی بەڵام ئەم پشت پەردە و بۆڵە یعنی چی کە قسەشان لەگەڵاکەی بە شخصی یعنی کۆڵێک دەردەدڵیەکەن و ئەمە وڵاتە بە من چانابێ و ئەمەوە
ینی ئایا بەم پاشەکشێ بەم بۆڵە ئەتوانن هیچ بکەین یا ئەمەمە تەندروستە ئەم بۆڵە بۆڵزانەوەیە بە دڵنیایی تەندروست نییە بەڵام من نامەوێ ینی ژەدەلەکەمان بچێتەوەی کە من بڵم لە ڕابردووە چی کراوە ئیسا چی کراوە باش ئەتوانم ئیسا هەر لە قسەکانە دەیان کتێبم هاتوو بیر کە لە نەوەدەکانە دەرچووە لە هەشتاکانە چاپ بووە تا ئێساش تێنەپەڕراوە لە زانکۆکانە بۆکو مەجای ئەدەبیات و مێژوو بەزم مامۆسا قسێکی زۆر جوانی کرد باسی ساڵی 1930 مامۆسا لانی کەم 30 ساڵە خەریکی مێژووی ئەدەبیاتی کوردیە یعنی گوناح نییە لە ساڵی سیوەکە ئەمیزەکی کتێبێکی نووسی بێت تا ئێستا بەشی مێژووی زانکۆکانی ئەمە یعنی نیانتوانێت ئەم کتێبە تێپەڕێن تەجاوزیان نەکرد بێت آخر کارەساتە تۆ 90 ساڵ لەمەوە پێش کتێبێک نووسرا بێت 90 ساڵ لەمەوە پێش تا ئێستا مێژووی ئەکادیمی کوردی مێژووی زانکۆی کوردی نەتوانێت ئەم کتێبە تەجاوز کات قسەکە لەسەرەوەی بۆ نوخبەی ڕۆشنبیری کوردی نەیتوانی و کاریگەری لەسەر دەسەڵاتی سیاسیدا بنێ خۆی ئەو مەوزوعێکی ترە لە ڕۆژنامەکان کاکەوەران ئەمە بەلای منەوە کێشەیە من پێم وایە ئێستا پێویستمان بە جۆرێک لە ئیشکردنە ناڕەزایەتەکانمان تەنها لە ستونی ڕۆژنامەکانە نەبێ ئەبێ میکانیزمی تر بۆ پێویستە بە چیوە پێویستە بەو قسەوە کە پێویستە بە پەروەردەی تاجی کوردەوە پێویستە بە سیستەمی پەروەردەوە پێویستە بەو سیاسەتی کە تۆ باسەکەی سیاسەتی کولتوری نیە لە وڵاتەیە کەی سیاسەتێکی کولتوری هەبوو کەی لە ئەجندای حکومەتە کولتور بوو بە پێداویستێکی گرن خەڵکێکی لە خەڵکێک لە ناو حکومەتە خۆتە زانی ئەوانەی دەچنە ئەو شوێنانە ئەوەندەی خەمی کورسەکەیەتی خەمی گشتی نییە باش تۆڵی شەڕەکەمان ێسا ینی ئەرکەکەمان ئێمە ئەو گەنجانی کە نیەتێکیان هەیە بۆ ڕۆشنبیرکردنی خۆیان شەڕەکە بۆ ئێوە یا زۆر قورسە زۆر تااقەت بڕووکێنە تووشی یەک دنیاشتی باشە تۆ خانمێک وەکو گەنجێک چی بەو نوخبەی ڕۆشنبیران با باسی سیاسی نەکەین سیاسی بڕاوەتەوە لۆی کە نیەتی چۆنچۆنیە باسی تاقوتەرا ناکەین تاقوتەرای تایە چوزانم باش ئیشەکە بەڵام بەگشتی سیاسەکانی کورد ئەوەنی لەم لاولەولا باسەکرێت ئامانجیان ڕۆشنبیرکردنی تاچی کورد نییە ئەگەر ئامانجان بواە حاڵمان بەم حاڵە ناگەشت و دۆخی ئاسی ڕۆشنبیری تاک لە کوردستانە بەم دۆخە ناگەشت ئێمە چاپێک و کۆمەڵی چاپێکەوتمان کردووە کە بەشێکی زۆری ئامادە نەبوون بڵایکەنەوە بۆیە دامانەنا ینی پێڵەمەڵەم دوا کتێب کەی خوێنوتەوە ناوی چی بووە ئەسڵەن ئەتوانم بڵێم لە 20 کەس کەوەرمان گرتووە لە شەریحی جیاواز و لە ناو بەشێک لە زانکۆ و شوێنە ئەکادیمیەکانە بەشێکی هەرە زۆری هەر نیان خوێنێتەوە هەر تا ئێستا کتێبی نەخوێنێتەوە ینی گەنجێ لەم وڵاتە هەتا ئێستا کتێبی نەخوێنەوە هەر نەیخوێنێتەوە هیچ کتێبێکی نەخوێنێتەوە ینی پێمان و تۆ چەند ساڵ پێش ئێستا ئەڵێ هەر نەمخوێنێتەوە تاقوتەرا ئەگەر کتێبێک لە 20 ساڵی ڕابردووە 15 ساڵی ڕابردووە چەند ساڵی ڕابردووە لەسەر زاری کۆمەڵێ ڕەفیقیەوە بەری گوێیکەوت بێت چەند پەڕێکی لێ خوێن بێتەوە دوا قسم بۆ بکە یەک لە تۆ پرسم حەزەکەم هەم کەسێ بزانێت کێشەکانی ناوەندی سەقافەی کوردی کەمتر نییە لە کێشەکانی ناوەندی سیاسی کوردی ینی ناوەندی سەقافەی کوردی بەلای منەوە وەکو گەنجێک ناوەندێکی کێشەدارە من ئەمێ بزانم ینی لە خوێندنەوە و لە بیرکردنەوە چەندین هێڵی فکری جیاواز هەیە بۆ تا ئێستا ئێمە دیبێتێکی فکری دووسێ نووسری جیاواز کە هێڵی فکری جیاواز هەیە نایان بینین بێکەوە بەڵام سیاسەکانە بینین لە هێڵی جیاوازی فکریات دیبیتەکەن بەڵام ئەوان ئامادەنین بێنە سەر سەکۆیەک لە بەردەمی خوێنەرەکانیانە دیبیت هاوڕای لەگەڵ ئەوەی بەداخەوە کاکا بەرانەمێ و قسەی لە تۆ بکەم نەگوەک داقسە بە کورتی جواب بەرەوە هاوڕای لەگەڵ ئەوەی کە خەڵک پێی وایە خوێنەر پێی وایە کە ئەو ئۆقدە خراپە ناڕۆشنبیری لەناو خودی ڕۆشنبیرەکانە هەیە لەناو خەڵکی ئاساییانە بە دڵنیایی وایە ئەو وەڵامێکی و قسەیان بەرەوە بەداخە خۆشینەکانمان گفتوگۆ لەگەڵ یەکان ناکەن دەرگای دیالۆگیان لەگەڵ یەکتریا داخستووە دوجار من پێم وایە کتێب شوێنێکە بۆ ئەوەی کە ئەوی تر قوبوڵکەی بە هەموو جیاوازەکانەوە قسم بۆ بکە هیچ دوا قسم نییە دوا قسەی نیە مامۆستا جان ڕاستی هەموو لەحزەیەک لە ژیانی میلەتێکا قابیلی ئەوەیە بێ بە سەرەتایە ئێمە کێشەکەمانەوەی بە خۆمانە ناچینەوە ژینە ئەگەر بە وردی بە سنگێکی فراوان بە عقلێکی کراوە بە خۆمان بچینەوە بزانین کەم و کوڕی و کەلێن و ناتەواویەکانمان لە چیا دەستنیشانیان بکەین بە گیانێکی پاشی شارستانیانەوە بەڕاستی چارەسەری بۆ دابنین بەرنامەمان هەبێت بۆ بەڕاستی ئێمە بەدەر لە سیاسیەکان ئەمە ئەرکی نوخبەی ڕۆشنبیری ئێمەیە کە نەیتوانیوە قورساییەکی هەبێت قورساییەکی بێت لەناو کوردەواریە کە بتوانێت دەور و تاسیری لەسەر سیاسەکان هەبێت بۆ نمونە لە سلێمانی ئەم هەموو دام و دەستگا ڕۆشنبیریە هەیە هەموو ڕۆشنبیرەی تایە بەڵام پەیوەندی نێوان ئەوانە چێ من لە خۆمەوە سەیریەکەم
پەیوەندیێکی زۆر کەمە پەیوەندیێکی زۆر ڕواڵەتیە ئێمە نەماتوانیوە دانیشتنی بەردەوامان هەبێ گفتوگۆ بکەین هەوڵ بین قورساییە دروستکەین لە پارێزگا هیچ بێت لە چوارچەوەی سلێمانیە دەنگمان هەبێ بتوانین بڕیارمان هەبێ لەسەر ئەو ناڕەحەتیانەی کە لە شاری ئێمە بەداخەوەشت بڵم دەقسەکانی ئەمان بیرم کۆتەوانێت باسی ئەومان کردناوەندی ڕۆژبیریە بێ جیاواز بێ بەڵام من پێتەڵێم ئەم دەستگای چاپانی لە کوردستان هەیە ڕەنگە لێم دڵگران بن لە سەرم قسەی بەس باکم نیارەی لێم ئەوانی سلێمانی و هەولێریش فترەیەک دروست بوو لایەنگری دەستگاکان دژیەگەوەستان و قسەیان بێکتریەوە عقلیەتە سیاسەکە نقل بۆ ناو وەسەتی خوێندنەوە کە نابێ وابێت دوا قسم بۆ من دوا قسەمە ئەوواڵم کە بەڕاستی جۆرێک لە گەشتبینیم هەیە و جۆرێک لە ئومێدم هەیە کە بەمەرجی ئەوەی کە سیستەمی پەروەردە و سیستەمی ڕۆشنبیری و پلانی ڕۆشنبیریە بێت ئەتوانرێ هان بدرێت یعنی خەڵک هان بدرێت بۆ خوێندنەوە بەڵام بیریشمان نەچێت کاک دەبێت ینی خوێندنەوەش پرۆسەیەکی ئارەزوومەندانەیە یعنی تۆ ناتوانانی بە زۆر یەکێک بری بڵێ بە بخوێنیتەوە بە زۆر یەکێک بریە بە کتێب بخوێنیتەوە بەڵام هەرچۆنێک بێ بوونی ئەم پێشەنگانە و بوونی ئەم کەناڵانی ڕاگەاندن کە تەختی ئەم چالاکیانەکەن ئەمە شتێکی باشە و هیوادارم و جارێتری ژەڵم هیوادارم کتێب ببێ بە یەکێ لە پێداویستەکانی تاجی کورد کە تایسە نەبوو بە پێداویستی دەستەکانی خۆش لە کۆتایی ئاڵێم مامۆساکان بەڕاستی لەگەڵ خانم ورد دەستیان خستە ناوەم برینەوە پێما بێ قسێکیان بۆ من نەهێشتەوە بەڵام لە کۆتاییە ئەوە لە مامۆسا قسێکی زۆر بە پێزی کرد کە دوو جێگە مهمە بۆی کە ئێمە خەوی ئەومانە بێ ئەم کۆمەڵگەیە پێشخین ئێمە خەوی ئەومانە بێ دەوڵەت دروستکەین ئێمە خەمی ئەومانە بێ تاچێتە دروستکەین ڕەنگە لە زروفە جیاوازەکانە تاکەکانمان وردمان تێر بوو بێ بەڕاستی ئەگەر بە کۆمەڵی قەیران برسی بوو بێتینەوە بەڵام هەتا ئێستا لە 1930 کە ئەمین زەکی بەک و توێتی هەتا ئێرە و ئێرە تێر نەبێت ناتوانین پێشکەوین بە جۆرێک لە جۆرەکان توانیمانە ئێرەمان تێرکەین پچر بوو بێ یا هەرچۆنێک بێ بەڵام بەداخەوە تا ئێستا تاچی کورد نەیتوانی و ئێرەی پڕکات بۆی کە خەوی گەورەمان هەبێت بۆی کە بتوانین ڕۆژە لە ڕۆژان خۆمان وەکو دەوڵەت پیشان بین و لەم هەموو قەیرانە فکریە لەم هەموو قەیرانە بۆ گەنانە خۆمان نەجات دەین بەداخەوە من وەکو ڕائێکی خۆم ئەیڵێم یعنی تکایە نوخبەی ڕۆشنبیری واز لە نوخبەی سیاسی بێننەوە دەستمان لێشتون بەڕاستی بەس نوخبەی ڕۆشنبیری تکایە وەرنەوە ناو خەڵک تکایە بە پرتەو بۆڵا گۆڕانکاری دروست ناکرێت تکایە گەر ناڕزایەکی حەق و جدی دروستە بێت با ئێوە لە پێشی ئەو ناڕزاییە بن تکایە خۆتان لەگەڵ خۆتانە ئاشکەنەوە تکایە ئەو دۆخە دروست مەکەن کە فلان نووسەر ئایدی فلان چاپخانەیە و فلان نووسەر ئایدی فلان چاپخانەی ترە بێ بە دووبەرە وەکو پارتی یەکێتی و گۆڕان و نازانم چی بە گژیەکە مەچنەوە لە کۆتاییە هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم ڕۆژە لە ڕۆژان لەسەرەوە بەرنامە بکەین بڵێن ئەلحەمدولیلا توانیمان کتێب بکەین بە بەشێک لە کولتور و بەشێک لە پێداویستی تاچی کورد کاتێکی خۆش